بەڕێز دووبارە سڵاوتان لێبێ لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە دووهەم ڕۆژی دیداری سلێمانی لەگەڵتان. ئەم دیداری ئەمجارەمان لەگەڵ زۆر بەڕێز تۆم مەلێنۆسکی ئەندامی پێشووی نوێنەرانی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایە کە ڕاستە و خۆ ئێستا لەگەڵمانە و هەوڵەدەین ئێمە هاوپەیوینێکی خێرای لەگەڵدا ئەنجام بدەین. بەڕێز تۆم گەلێک سوپاس بۆ ئەم دیدارە کورتە لەگەڵ کوردستان 24 هەروەها بەخێر بێن بۆ کوردستانیش. زۆر سپاس. زۆر باشە. بەڕێز تۆم با هەر یەکسەر لە پەیوەندیەکانی نێوان ئێران و ئەمریکاوە دەست پێ بکەین. ئەمە زۆر گرنگە، هەموو دنیا ئێستا چاوی لە سەر ئەوەیە، نەکە ڕاگەاندن، هەموو دنیا چاوی لەسەر ئەوەیە. یەکەم دانیشتنی نێوان ئێران و ئەمریکا لە مەسقەت بەڕێوە چوو لە عومان. پێشبینی چیەکەن؟ یعنی ئەم دانوستانە ئەگاتە شتێک، ئەگاتە ڕێکەوتنێک یاخود نەخێر پێشبینی پێکدادان ئەکەن هێزێکی زۆری ئەمریکا لە ناوچەکەیە. دڵخۆشم کاوان قسە دەکەن و دانوستان دەکەن، بەڵام نیگەرانیشم لە هەمان کاتاکە سەرۆک ترامپ دەیەوێت شتێک بەدەست بهێنێت کە بەدەستێنانی ئەستەمە. ئەو دەیەوێت کە ڕێکەوتنێکی هەبێت، دەیەوێت شەڕ دوور بخاتەوە، بەڵام ڕێکەوتنێکی دەوێت کە زیاتر لە بەرژەوەندی ئیسرائیل و ئەمریکای و لە دیدگای ئەوان و باشە، نەک لە دیدگای ناوچەکە و لە دیدگای گرژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە. با تایبەتی ئەو ڕێکەوتنەی کە ئۆباما کردبی ترامپ دڕاندی ڕێکەوتنەکەی هەڵوەشاندەوە هاتە دەرەوە. من نازانم کە ئەوەی ترامپ بە دوایەتی بەدی دێت یاخود نا، چونکە کۆمەڵێک شتی قورسن لە ماراسیمی کردنەوەی دانوستانەکانیان هەردووک لایەن وتیان کە هەم ئێرانیش و هەم ئەمریکاش وتیان کە دانوستانەکانیان بنیادنەر بووە، وتیان دانوستانەکانیان ئەرێنی بووە، بەڵام وا دەردەکەوێت کە ڕەشنووسی ئەمریکا بۆ ئێران ڕەشنووسێکە کە دەکرێت مامەڵی لەگەڵدا بکرێت و دەکرێت و شەوازێکی لاستیکی و مەتاتیە. بەڵام هەندێک لە کەسان هەن لە ئیدارەی ترامپ لە هەڵۆکانی کۆماری دژی ئەوەن کە ئەم ئیدارەیە بەم شێوازە ڕێکەوتن لەگەڵ ئێران بکات، دەیانوێت ڕێکەوتنێکی زۆر بەهێزتر لەگەڵ ئێران بکەن، دەیانەوێت ئێران بە تەواوی پاشەکشە بکەن. من دنیا نیم کە ئەم ڕێکەوتنە بەرەوکوێ دەچێت. من نازانم کە ئەو ڕێکەوتنەی کە ترامپ دەیەوێت بکات خۆ بەدەستەوە دانی ئێرانە یان ڕێکەوتنە لەگەڵ ئێران. بڕێز تۆم هەندێک لە چاودێران دەڵێن ڕێکەوتنێکی ژێربەژێر نهێنی لە نێوان ئەمریکا و رووسیا هەیە، ئۆکرانیا بۆ رووسیا، ئێران بۆ ئەمریکا. ئێوە لەسەر ئەمە ئەڵێن چی؟ بڕوان ناکەم رووسیا بێوێت ڕێکەوتن بکات. من پێم وایە کە ترامپ وا دەزانێت کە رووسیا دەیەوێت ڕێکەوتن بکات، بەڵام رووسیا ڕێکەوتن ناکات. هەموو کات کە باسی ڕێکەوتن دەکرێت رووسیا هێرشێکی فراوان دەکاتە سەر ئۆکرانیا، خەڵکی زیاتری ئۆکرانی دەکوژێت، رووسیەکان بە موشک ئۆکرانیەکان دەکوژن. لەو کاتەوێک کە دانوستانی ئاگربەست دەستی پێ کردووە، هێرشەکان زۆر زیاتریان کردەوە سەر ئۆکرانیا. پێم وایە کە تەنها پوتن تەنها دەیەوێت ئۆکرانیا خۆی بەدەستەوە بدات، نایەوێت ڕێکەوتنی لەگەڵدا ئەنجام بدات. ڕێکەوتنێکی دەوێت کە ئەمریکا چیتر چەک بە ئۆکرانیا نەدات، بێگومان ئۆکرانیا شەمە قبوڵ ناکات، ئۆکرانیا شەروەری خاکی خۆی دەوێت. پێم وایە ئیدارەی ترامپ لە ڕێکەوتن لەگەڵ رووسیا ساویلکەن، بڕوا بە رووسیا دەکەن، بەڵام ساویلکەن لەمەدا. چونکە پرسیارەکە ئەوەیە کە ئایا ترامپ چی دەکات کاتێک بۆی دەردەکەوێت کە پوتن ناوێت ڕێکەوت بکات. ئەو کاتە پرسیارە جەوهەریەکە ئەوەیە چیە کات بەرامبەر رووسیا؟ ئایا سزاکانیان لەسەر زیاد دەکات؟ ئایا لە بەرامبەردا سزای ئۆکرانیا دەدات؟ بڕستم بابینەوە سەر دۆخی عێراق. هەرێمی کوردستان ناوچەیەکی سەقامگیر بە خۆ دەبینی ئەم هەموو کۆڕ و کۆبوونەوانە لێرە ئەنجام دەدرێ و هەوڵەدا هەرێمی کوردستان ببێتە
سەقامگیری بۆ ناوچەکەش پەیوەندی باشی لەگەڵ وڵاتانی دەور و پشت لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئەوروپاشەیە ڕێک بە پێچەوانەی عێراقەوە کە دەوڵەتی قوڵ لە ناو دەوڵەتێکی ترا هەیە حکمی عێراقەکەن. پێت وایە ئەنی پرسیارەکە ئەمەیە عێراق بەو جۆرەی کە هەیە تێوە دەگلێ لە ئەو قەیرانێک کە هەیە یاخود جۆرێک لە بەریەکەوتن لەگەڵ ئەمریکا؟ I hope not, and I don't expect it to. هیوادارم کە عێراق تۆ نەگلێت. پێم وایە عێراق لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەرەو پێشچوونی باشی بەخۆیەوە بینیوە، بە تایبەتی لە بواری سەقامگیر و ئاسایش. ئەمە جاری یەکەمە دێمە هەرمی کوردستان لە ساڵی 2016ەوە. من گۆڕانکاریکی زۆر لە هەرێمی کوردستانە بینم، گۆڕانکاری ئەرێنیە بینم، بەرەو پێشچوونە بینم، خۆشگوزەرانیە بینم. گومانی تێدا نییە کە عێراق کاریگەر دەبێت بە هەر جۆرە شەڕێک لە ناوچەکەدا بەڕێوە بچێت. خوای گەورە دووری بخاتەوە ئەگەر ئەمریکا هێرش کاتە سەر ئێران، عێراقیش توش دەبێت، عێراقش کاریگەر دەبێت، دۆخی سووریاش کاریگەری دەبێت لەسەر عێراق، دۆخی ئیسرائیل و حەماسیش. بەڵام پێم وایە کە عێراق خودی خۆی مێژوێکی ناخۆشی هەیە لە توشبوون بە شەڕ. ئێستا عێراق وەکو چیرۆکێکی سەرکەوتن وایە لە ناوچەکەدا، بۆیە نایەوێت خۆی توش بکات، گرنگیشە خۆی تووشی نەکات، گرنگە خۆی ئەم سەقامگیری هێتی بیپارێزێت، گرنگە عێراق قەوڵی چارەسەرکردنی کێشەکان بدات. زۆر باشە بڕستۆم زۆر قسە لەسەر گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەن. ئیسرائیل باسیەکە، ئەمریکا باسیەکە، وڵاتانی تریش. بەڕای ئێوە چ جۆرە گۆڕانکاریەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوەیە؟ زۆر قرسا ئەبێ من وریا بم کاتێک پێشبینی دەکەم، چونکە ئێستا وڵاتەکەی خۆشم ناتوان پێشبینی بۆ بکەم لەژێر سەرکردی تڕم. من پێم وایە کە کۆمەڵێکی زۆر گۆڕانکاری جەوهەری هاتوونەتە ئاراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. سەیری کە لە سووریا چی ڕوودەدات، ساڵی ڕابردوو چی ڕوویدا، هیچ پسپۆڕێک پێشبینی ئەوەی نەکرد کە لە سووریا ڕوویدا. من خۆشحاڵم بەشار ڕووخا، چونکە بەشار یەکێک بوو لە دڕندەترین دیکتاتۆرەکان لە دوای سەدام حوسێنەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. خۆشحاڵم کە ڕووخاوە، بەڵام ڕووخانی ئەویش ناسەقامگیری هاتوۆتە هێناوەتە ئاراوە، ناسەقامگیری لە بۆ کوردەکانی سووریا هێناوەتە ئاراوە، هەندێک هەڕەشەی هێناوەتە ئاراوە، بووە هۆکارێک بۆ پێکدادانی ئیسرائیل و تورکیا لەسەر خاکی سووریا. بیرمان نەچێت کە هەژمونی ئێران زۆر بە گەورەی بەرەو دواوە چووە. هەژمونی ئێران پاشەکشەی کردووە، ئەسەدی لەدەست داوە، حیزبوڵای لەدەست داوە، ئیسرائیلیش تەواو حەماسی بردومان کردووە. ئیسرائیلیش ئێستا بە هەبوونی هێزی سەرباسی ئەمریکا، ئیسرائیل تەواو داشی سوارە، واتە جموجوڵەکان زۆر بە ئاسانی ئەنجام دەدات. ئیسرائیل بەرگری لە خۆی دەکات، ئیسرائیل هێرش دەکات. ئەمە وای کردووە کە هەژمونی ئێران لە ماوەیەکی زۆر کەمدا زۆر بەرەدواوە بچێت. ئەوەی کە ئێران بەسەری هات بەرامبەر ئەمریکا، بەرامبەر ئیسرائیل، بەرامبەر ئەوروپا، بەڕاستی باوەڕ پێ نەکراو بوو. هەژمونی ئێران زۆر پاشەکشەی کردووە، بەڵام ئەمە هیچ چارەسەر ناکات. با پێتان بڵێم هەژمونی ئێران کە دەکشێت بۆ دواوە کێشەکان چارەسەر ناکات، بەڵکو یاریزانەکان دەگۆڕێت، مێزەکە گۆڕێت. تۆم مالنسکی ئەندامی پێشووی نوێنەرانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا گەلێک سوپاس بۆ ئەم دیدارە لەگەڵ کوردستان 24 سوپاستانەکەی. بەڵێ بەرەزانم دیدارەشمان لێرەدا کۆتایی دێت تا دیدارێکی تر شاد و بەختەوەر بن.